هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەکەی خۆتان بەرنامەی چارە لە دووەمەڵقەی بەرنامەی چارە لە وەرزی سێهەمی چارە و لە زەمبیلەی یەکەمە دەربارەی نەخۆشیە باوەکانی مناڵان هۆکار و دەستنیشانکردن و چارەسەرەکانیان لە خزمەتانین. ئەڵلقەی پێشوو باس لە چارەسەرکردنی کلۆربوونی ددان بوو لە مناڵانە، ئەمەڵقەیە تایبەتە بە هۆکارەکانی کلۆربوونی ددانی منداڵان. لە سەرەتاوە دەمێت سەرستان بۆ ڕابکێشم ئەمەیکە لە بەردەستی منایە هەموو ئەمانە لەلایەک و ئەم دوانەش لە لایەشی ترا. هەموو ئەمانە بریتین لە چی و چی؟ ساردی کە خواردنەوە گازیەکان بە جۆراوە جۆرەکانی، لەگەڵ شەکری کڵۆ، لەگەڵ جبز و کێک، جگە لەمانە مژمژە یان مەساسە نسکافەی حازری کە بەچینۆی حازری لە باوترین ئەو شتانن کە دەمودان و لەشی مناڵەکانمان دەخەنە بەر مەترسی تەندروستی گەورە و خراپیان دەکەن. لە کاتێکە ئەم دوانە ئەمان ئەمان ماستاوە، جا ماستاوی حازری بە یاخود ماستاوە بێ کە خۆتان دروستەکەن لە ماڵەوە دەمودان و تەندروستی مناڵەکانتان دەپارێزێ. ئەمەڵقەی چارە درێژە پێدەری ئەڵقەی ڕابردووە و تایبەتە بە شێوازی پاراستنی دەمودانی مناڵەکانمان لە باوترین نەخۆشی دنیا کە کلۆربوونی ددانە. هاوکارمان ڕێزان خان لە کەناڵی کورسات نیوز سەردانی یەکێک لە سنتەرەکانی چارەسەرکردنی دەمودانی کردووە و لە هاوڵاتیانی پرسیوە چۆن دەمودانی مناڵەکانتان دەپارێزن و هۆکارەکان چین بۆ کلۆربوون. بزانن هاوڵاتیان چیاوتوە لەگەڵ خات و دکتۆر سۆنیا دێمەوە خزمەتتان بۆ درێژەدان بە بەرنامەکە کە زیاتر لە 7 مانگ لەمەوە بەر تۆمارمان کردو. ئێستا لە دۆکتەرز ئۆن ئێ هەرم ئێوارەیە خەریکی قسەکردین لەگەڵ پسپۆرێکی خۆراکە دەربارەی کاریگەری خۆراک لەسەر گشتی لەش. بەڵام ئەم بەرنامەیە تایبەتە بە کاریگەری خۆراک لەسەر دەمودان و شێوازی پاراستنی دانەکان وەک هەمیشە بۆ زۆرترین زانیاری بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بینەری چارە. ددانەکانمان یەکێکە لە گرنگترین ئەندامەکانی جەستە و ڕوخسارمان کە بەهۆیەوە خواردنەکانی پێداڕین و دایانخۆین و شێوەیەکی جوان بە ڕوخسارەکانمان دەبەخشێ. بۆیە گرنگە منداڵەکانمان لە سەرەتاوە ئاشنای فڵچە و هەویری ددان بکەین بۆ ئەوەی ڕۆژانە بەکاری بهێنن و ددانێکی تەندروست و جوانیان هەبێ. دەمانەوێت ڕای دایکان و باوکان وەرگرین لەسەر ئەوەی کا چ جۆرە هەویرێک بۆ منداڵەکانیان هەڵدەبژێرن بۆ ئەوەی ددانەکانی منداڵەکانیان بپارێزن. ڕای هاوڵاتیان وەرگرین بزانین ئەوان چ جۆرە هەویرێک بەکاردێنن بۆ منداڵەکانیان و چ جۆرە خواردنێک بە منداڵەکانیان دەبەخشن. سلااو لێبێ تۆ کۆباوکێک ئەمڕۆ مناڵەکە تێناوە بۆ ئەم نەخۆشخانەیە ڕۆژانە چۆن هەوڵەیت کە ددانی مناڵەکەت بپارێزی؟ وڵای هەوڵەیە ئەمە خواردنانی کە تەندروستن ئەوانە بخوا و دەمودانی پاک بڕاگرێ و بیشوات پاکی کاتەوە لە ڕێوانەوە. ڕۆژانە چەند جار ددانەکانی ئەشوات؟ 2 جار شوانە و بەیانیان. چ جۆرە خواردنێکی ئەیەتی دیارە خواردنی تەندروستمان هەیە کەواکە ددانەکانی تەندروست بێ هەر چەند جۆر خواردنێکیشمان هەیە کە شەکری زۆرتیا ئەبێتە هۆی کلۆربوونی ددانەکانی. ئێوە چۆن هەوڵەیەن ئەو خواردنە تەندروستیانە بخوات بۆەوەی ددانەکانی تێک نەچێت؟ وڵی مشکلەیە ئەمەیە کە زۆری شیرینی زۆرت خوارد، شیرینی زۆرە خۆن. مناڵی ئێمە و وڵانی ئەم وڵاتە شیرینی زۆرە خۆن. ئەمەمی شیرینی زۆر خوارد و دەمودانی کلۆرە بۆ ئیدریسێ ناومە بەشێکم چاکی. گوڵە جوان ددانەکانت ئازاری هەیە؟ بەڵێ. ئەی بە قسەی باوکتەکەی بۆ ئەوەی ئەو خواردنانە نەخۆی کە ئەبێتە هۆی ئازاربوونی ددانەکانە؟ بەڵێ. ئێستا ئازارە زۆرە؟ بەڵێ. تۆ ئەڵچی بە مناڵ ئەڵێ بۆی ئەو مناڵانە ئەو شیرینیانە نەخۆن کە ئەبێتە هۆی ئازاربوون بۆ دانەکانیان. شیرینی زۆر خراپە و ئازاری ددانە من خۆم هەندێک جار خواردوم و زۆر ئازاری داوم. بە هیوای تەندروستێکی باش. مناڵەکەت ئازاری ددانی هەیە یاخود کێشەی ددانی هەیە؟ وەڵی مناڵەکەی من جەژن هینی خواردووە ئەمە چۆرەک و نەخڵ و بڵێن چۆرە هین ڕقا ئیتر دانی کلۆر بووە. تۆ چ کارێکەکەی بۆی ددانی مناڵەکەت پارێزراو بێ؟ وەڵی ڕۆژانە هینە فڵچە و مەعجوونی تایبەتی مناڵ هەیە خۆی بەکاری هێنێ. هەویری ددانی مناڵەکەت لەکوێ دەست ئەخی ئایا چیتە بازار یاخود دەرمانخانەکان؟ وەڵی هە لە نزیکی ماڵ خۆمان هەیە. بڵێن هەرە و دوکانانە هەیەی بۆ مناڵ خۆ ماشەڵام و شوێنە سۆپەرمارکێتێکی لێ. تا چەند ڕاوێژ بە پزیشکی پسپۆڕەکەی بۆ ئەوەی هەویرێکی گونجاو بۆ ددانی مناڵەکەت دەست بخەیت؟ وڵا تا ئیسا ئەوەم نەکردووە ڕاستی خۆشەوانە بەس هەر کاکڕی ومان ڕسمی مناڵەکەی پێوە بووە ئیتری بۆم کڕیەوە. ئەگە مناڵەکەش قسەمان بۆ بکات کوڕە جوان سلااو لێبێ ددانەکانە ئێشت؟
چیت خواردووە ددانێشێ زۆر مادوومەکەن چیت خواردووە ددانەکان ئێشێ شیرینی ئتر ڕۆژانە ددانەکانت دەشوی بۆی تووشی ئازار نەبیت کێشێکی ددانی هەیە وڵای دانەکانی ئازاری زۆر بووی تراتم بۆ هەڵکێشاوە تا چەند هەنی مناڵەکەت ئەی بۆی ڕۆژانە فڵچە و هەویری تایبەت بە ددانی خۆی بەکاربێنێ وڵای زۆر هەوڵی لەگەڵایم ڕۆژی دووجار دەمودانێ بێ پشۆرێ شەوان پێش نووسن و بانیان شکاڵە سەلەخە و بەڵێ ئایا ددانەکانی ڕۆژانە ئازاری هەیە تا چەند وای لە یەکەی کە خواردنە تەندروستەکان بخوات وڵای زۆری هەوڵ لەگەڵایم بەس زیاتر زۆری حەز لە شیرینێ زۆریشی پێڵەمەڵم بۆ دانەکانی خراپ کوڕە جان سلااو لێبێ ددانە دێژێ هەڵی کێشاوە ناتوانین قسەمان بۆکە کەواتە تۆکو دایکێک داواکاری چیە لەوەی کە مناڵەکان بە قسەی دایک و باوکان بکەن ئەو شیرینی و خواردنە زیان بەخشانە نەخۆن کابێتە هۆی کلۆربوونی ددانەکانیان وڵاوێ زۆر بە قسەی دایک و باوکیان بکەن لەبەرەوەی دوای ئازارەکەی خۆیان ئەی چێژن ئەمەە چەنە تۆ دانەکانت چی لێ هاتووە ئەمڕۆ ئەتەوێت چاکی بکەی کلۆر بووە؟ بەڵێ چیت خواردووە دانەکانە کلۆر بووە؟ شیرینی کاتە ئەبێت خۆمان بپارێزین لە شیرینی خواردن وایە؟ بەڵێ دوای شیرینی خواردن یا هەر خواردنێکی تر پێویستە ددانەکانمان بە فڵچە هۆیر بشێن ڕاستە؟ بەڵێ دەستخۆش سلااو لێبێت تۆ کودایکێم کچە جوانە تا چەند گرنگی بەوە ئەی کە مناڵەکەت ئاشنا بکەی بە فڵچە و هەویری ددان والله زۆر گرنگی پێدەم یعنی لە تامینی 5 بۆ 6 ساڵی ئەم هەر دەبنێتی دانی خۆی کلۆرە بوو ئیتر بەردەوام دانی بۆ شوێنی شەوانە مەعجوونمان بۆ گۆڕێەوە چەند جارێک ئیتر زۆر یارمەتیانێم خۆی شەوانە خۆم بیریە خەمەوە کە هەستێدان بشوە دوای شیرینی دام بشوە کەشتی گەرمە خوات ساردی لەگەڵان نەخوات ئیتر زۆر یارمەتیانەیەم مناڵەکانم بۆ دانشتن چ جۆرە خواردنێکیانەی تێ وەک ئەزانی هەنێک خواردن هەیە بێتە هۆی ئازاری ددانەکان و کلۆربوونی ددان ئێوە تا چەند گرنگی باوایان خواردنێکی تەندروستی بدەن بە مناڵەکانتان وڵی خواردنەکانی تر چۆن بڵێم هەر ئاساییە وەکو ڕۆژانە بەڵام زۆرتر نایڵم بڵێن وەکو مادەی ساردی شیرینی ئەو شتانە شتی ڕق زۆر بەکار نەهێنن بۆ دانێن زانین هەویری ددانی گەورەکان جیاوازە لە هەویری ددانی مناڵ تا چەند لەگەڵ پزیشکانی پسپۆڕی ددانی منداڵان قسەتان کردووە بۆ ئەوەی کە هەویرێکی گونجاو بە ددانی مناڵەکەت بەدەست بخەی واللهی خۆم من ئەمە هەر زۆر جار ئەیبم بۆ لای دکتۆر لەبەرەوە دانەکانی هەر لە مناڵی و کلۆریەک دوو جار دکتۆر معجونی دانی بۆ نووسیەوە و لە سەیدەلەکان بۆمان کڕیوە ئیتر بڵێم چی یەک دوو جار معجونمان بۆ گۆڕیوە هەر جاری دکتۆرێک ئەڵێ ئەمەیان باشترە بۆی بەکاربێنن دایکێک چ کارێکە پێ باشە بۆەوەی ددانی مناڵەکەت پارێزراو بێ واللهی بڵێم چی ینی هەموو دایکێک حەزەکات مناڵەکەی دانی پارێزراو بێت لەبەرەوەدان زۆر زڵارورە بۆ هەر منە هەموو کەسێکدان ئیتر وڵا بڵێم چی نازانم یعنی زۆر یارمەتیانەیە بە هیوایەوەی ئەم کچە جوانەش لە ئازاری ددان بەدوور بێ زۆر سپاس دەست خۆش بێ دایکان و باوکان گرنگیەکی زۆر پاراستنی ددانەکانی مناڵەکانیان دەدەن بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بەوەی کە تا چەند گرنگە دایکان و باوکان ددانی منداڵەکانیان بپارێزن چ جۆرە هەویرێک بەکاربهێنن و چ جۆرە خواردنێک بدەنە منداڵەکانیان بۆ ئەوەی ددانێکی تەندروست و دوور لە ئازاریان هەبێ دەتوانن بینەری ئەم ئەڵلقەی چارە بن کە پێشکەشەکرێت و کۆمەڵێک زانیاری گرنگی تێدا دەربارەی پاراستنی ددانی منداڵەکانمان. هاتینەوە خزمەتتان لە ئەڵلقەی پێشووی چارە بینیتان کە باسمان لە چارەسەرەکان کرد بۆ کلۆربوونی دان لە مناڵانە بە تایبەتی کە ئەم دۆڵکەمە تایبەتە بە دەمودانی مناڵان و باسمان لەوە کرد کە 4 هۆکار کلۆر پێکەوەیەکە گرنگ بووی کە دانی مناڵ کلۆرەکە کە بریتیندا خواردن لەسەر ڕوویدان بەبوونی بەکتریا و بە تەپەڕبوونی کات خات دکتۆر سۆنیا بەردەوام خەڵک پرسیارەوەی هەیە ئایا کلۆربوونی دانجگە لەو 4 هۆکاری کە تۆش لە من باشتریان زانی دەکرێت بۆ ماوەیی بێ یعنی خەڵک باوکو دایکی گەردانی خراپ بوو دانی مناڵەکەش حتمەنی تر خراپە بێ بڵێ کلۆریددان خۆی ئەرۆک وێسا بە ڕێزیشتان باسە کرد نەخۆشیەکی بەکتریایی فرە هۆکارە ئەکرێکێ لە هۆکارەکان
پەیوەندی بە دانەکان بەرگری پێگاتەی لیکەوە هەبێ بەڵام ئەمە چۆن دیارەکرێ طبعاً بەشێکی جینات دیارەکەواتە پێگهاتەی دان شکلی دانەکە پێگهاتەی لیکەکە یا بەرگری ئەو کەسە ئەکرێ بۆی ما بێتەوە لە باوانیەوە لە دایکەوە یا لە باوکەوە بۆ ئەوەی کە چۆن دانەکانی کلۆرە بێ بەڵام ئەمە تەنها هۆکار نییە بۆ ئەوەی کە ئیتر دانەکان بە تەواوی کلۆر بنواتە بەشێکە لە هۆکارەکە بەڵێ بە دڵنیایی پەیوەندی هەیە. بەڵام مەرجنیەوەی کە دەمودانی دایک باوکەکە خراپ بوو دەمودانی مناڵەکەش خراپ ڕاستە چونکە لەوانەیە ئەو یەکسەر بەر دایک و باوکی نەکەوت بێ بەر کەسێکی تر لە خێزانی دایگیا باوک کەوت بێ هەروەکوتیشمان یعنی ئەمە پەیوەندی هەیە بە هۆکاری تریشەوە بەدەر لەوە چکە لە لێکۆڵینەوانەی کە لەسەر ئەو دوانانە کراون کە دوانەی هاوشێون ئەگەر ڕوبەڕووی هەمان هۆکار بکرێنەوە کلۆری وەگێکیان بۆ دروستە بێ بەڵام ئەگەر هۆکارەکان جیاواز بێ کلۆریەکانیش جیاوازە بێ کەواتە توانین ئێمە ئەگەر هۆکاری جیناتیش خراپ بێ بتوانین بە کۆنتترۆلکردنی هۆکارەکانی تر کلۆریددان کەمکەینەوە. خاتو دکتۆر سۆنیا هەمومان نەزای مناڵ کە هێتە دنیاوە لە ڕەحمی دایکە بەکتریا و ڤایرۆس و هیچ شتێک بوونی نییە بە تەواوەتی پاکژە یانەوەی کە زمانی ئینگلیزی پێوترێ ستێرایڵە تۆژ ئاماژەت بۆدا کە کلۆربوونیدان نەخۆشیشی بەکتریاییە ئەم بەکتریا لەکوێتە لە شیە مناڵەوە بۆ ئەمدانە کلۆرکە؟ ڕاستە خۆی لە دوای لە دایکبوونی مناڵەکەەوە بەکتریاکان وەرەگرێت لەو کەسانەی کە لە چواردەورین جا بە زۆری ئەوانەی کە نزیکین بۆ نمونە دایکی تر لە ڕێگەی بەرکەوتن یا ماچکردن یا هەنێ جار مناڵ لە دوای شەژمانگیەوە کە خۆراکی تریە درێتێ بەکارهێنانی ئەو کەوچکانەی کە بۆ خۆیان بەکارهێنن هەمان شت ئەیان بە مناڵەکە ئەم بەکتریا ئەگوازرێتەوە بۆ مناڵەکە تەبان هەتا زووتر مناڵەکە تووشی بەکتریای کلۆری ببێ ئەو کاتە زووتر کلۆری دانەکانیشی تیا دەرەکەوێ واتە دانەکانی زوو بەرەو خراپبوون و کلۆربوون ئەچن. هەر بۆ زانیاریتان خراپترین کار کە لەگەڵ مناڵەکانتان بیکەن ئەوەیە کە دەستی ماچ بکەن یان لێوی ماچ بکەن بەو شێوەیە وەکو دکتۆر سۆنیا ئاماژەی پێدا بەکتریاکە ئادەن بە مناڵەکانتان یا هەنێ جار مناڵ کە لە باوەشی دایکەتی کە شیرەتی مناڵەکە دەستە خاتە دەمی دایکە و دایکەکەش دەستی مناڵەکە ئەمژێت ئەمەش دیسانەوە وەکو دکتۆر سۆنیا ئاماژەی پێدا بەکتریاکە ئادات بە مناڵەکە جگەلەوەی کە بەکتریاکە کە وەری گرت سەرچاوەیەکی تری شەکر و شیرینی بریتێ لەو دەرمانانی کە بۆ نەخۆشکەوتنە باوەکانی مناڵان بەکارەهێنرێ بەڕێز دکتۆر ئالان عەبدوڵڵا وەک پزیشکی پسپۆڕی مناڵان نەخۆشی گشتەکانی مناڵان و تازە لە دایکبووان باس لەو جۆرە دەرمانانە کە باز لە مەترسیەوەکە کە لە خۆتانەوەڕۆن دەرمانەکردن و ئەیدەن بە مناڵەکانتان پاشەوە دەگەڕێنە خزمەتتان پرسیارکردمەوە دکتۆر سۆنیا لەگەڵ ماڵ. تاوان دەرمان بە شێوەیەکی گشتی لە مناڵانە کە بە تایبەتی بە شروپ هەیە و هەندێک جاریش بە حەب ئەیرێت بە مناڵان تەسیرێکی مباشری لەسەر دان و تەندروستی دان هەیە. ئەم تەسیرانش بە چەند شێوازێکە. یەکێک لە شێوازەکانی تەسیری خراپی دەرمانەکان لەسەردان هەندێک دەرمان هەیە شەکرەمەنی تایبەتی تایە بە تایبەتی شەکری فرکتۆز. ئەم شەکرە و لەگەڵ هەندێک مەوادی ترا کە ئەکرێتە ناو شروبەکەوانێ بۆ ئەوی تامی دەرمانەکە خۆشتر بکرێت لە بەرەوەی تەمانەگرێت بە مناڵ یعنی بە تایبەتی هەدەفەکە لەبەر ئەوەیە ئەم شەکرانە کاتێک کە بەردانەکانەکەوێت خاستن مەسەرەن لەو کاتانەیە کە یرێت بە مناڵەکە شەوە ئەنوێت بەسەریا ئەمە بێتە هۆیەوەی کە یارمەتی گەشەی بەکتریا زیان بەخشەکانی ناو دانەکە بات و تەنانەت تەستیریش لە ڕووکاری دەرەوەی دانەکە ئاکات. بە هەمان شێوە ئەو دەرمانانەی کە ترشەڵۆکەکانی ناو دەم ئەگۆڕن ئەمەش بە شێوکی مباشر کە ترشیان زۆرتر ئەمەش بە شێوکی مباشر کار دەکاتە سەر دانەکانی مناڵەکە. هەندێک دەرمانی تر هەیە کە ئەو دەرمانانە بۆ حساسیت بۆ کۆکە جاری وای بۆ فتری دوور و درێژ بەکارێدەم دەرمانانە ئەو تەڕاییە ئەو لیکە ڕژێنەکانی ناودەم یان با بڵێن ناودەم وشکەکەنەوانێت تەمان لیکە ڕژێنەکان کەمە بێتوانێت بە بۆنەی تەسیری جانبی دەرمانەکەەوە کەمبوونەوەی تەڕایی ناودەم یەکێکی ترە لە هۆکارە هەر ئەساسەکان بۆ خراپبوونی دانەکان و کلۆربوونی و تێکچوونی تەنانەت پوچی مناڵەکە و دروستبوونی ئیلتیهاباتیایە. هەندێک دەرمانی تر هەیە کە تەسیری مباشرەگاتە سەر ئێسقانەکان مەسەرەن ئەو دەرمانانی کە کۆرتیزۆنی تایە ئەو دەرمانانی کە بۆ پەرکەم بەکارێت بۆ ماوەی دوور و درێژ بەکارێنرێت
بەداخەوە ئێستا دەرمانی کۆرتیزۆن لە زۆرێک لە لاکۆڵانەکان و لە سایدەلەکان یعنی کە خەڵکەکە فێر بووە چێ دەیکڕێت ئەوانیش ئەیەنە یەکسەر ئەمە تەسیرێکی مباشر لە دوو لاوەکادێکیان ئەو ئێسقانەکان ئەپوچێنێتەوانی هێزیان کەمەکاتەوانی شەویل گەشتەوان بەشێکە لەو ئێسقانە و ئەمەش وای لێکات دانەکان زۆرتر بکەوێت زووتر بشکێت و تەسیرێکی مباشریشی لەسەر خراپبوونی دانەکان هەیە. هەندێک دەرمانی تر هەیە ترشەڵۆکی ناو مەعیدە کەمەکاتەوانی هەر خۆی بۆەوە بەکارێت ئەوەش بە هەمان شێوە تەسیری خراپ لەسەر دانەکانەکات. ئەو دەرمانانەی کە دژە بەکتریان ئیلتیهاباتن ئەماش بە هەمان شێوە زۆر خراپە و بەداخیشەوە ئێستا خەڵک زۆر زۆرەوە دەرمانانە بەکارێنێ یعنی ڕۆژ نییە ئێمە ئەوە نەبینین کە یەت بۆ لای دکتۆرەکە سەرەکەی ئەڵێ فلان شوو بوو فلان شوو بوو ماوەتێ وەری گرتووە لەم لاو لەلاو بەکارێنێ تەڵەن کە بەکارێنێ غەڵەت بەکارێنێ نە بۆ ڕۆژەکانی خۆی بەکارێنێ نە بۆ ئەو حاڵەتە عەلەک سەر ئەبێ و نە بە جورعی تەواویش بەکارێنێ مەژە بێت هۆکاریەوەی کە تەنانەت ئەو بەکتریانە هێشتا بەقوتر بن ینی مقاومە پەیاکان بەرامبەر نەخۆش بەڵام ئەو دەرمانانە کە بەرگری لەشدا بەزێنێت هۆکارە بۆی زیینوبوونەوەی ئەو بەکتریا زیان بەخشانە یعنی سوود بەخشەکان لە ناوبات و زیان بەخشەکان زەفەر بە تەندروستی بەناودەمەگەیەنێتەوە بێتە هۆی دروستبوونی ئیلتیهابات هەروەها زۆر جارە بێتە هۆی دابەزانی بەرگری لەش کە بەرگری لەش دابەزی کەڕۆکانی ناو لەشی خۆمان دیسانەوە پەلاماری ناو دەمیا بۆیە زۆر جارێت کە سیرەکەی ناودەمی هەمووی بۆ بە کەڕۆڵی نازانم بە چی وای لاتوە بەڵام دەرمانی دنیای وەرگرتووە مناڵەکە و بەرگریدا تەمان کەڕۆکانیش بە هەمان شێوە ئەبێتە هۆکاری تێکچوونی تەندروستی ناودەم و دانەکان و پووک و دروستبوونی ئیلتیهاباتی مزمن. زۆرێک لە دەرمانەکانی کە هەر لە هەمان فئەی دەرمانی دژە بەکتریاکانەوانی کە بۆ ئیلتیهابات بەکارهێنرێت هەندێک دەرمان هەیە بۆ تەمەنی خوار 8 ساڵ نابێت هەندێک دەرمان هەیە تەنانەت دایکەکە ئەگەر لە کاتی سکرێکە شابی خوا دوایی دانی مناڵەکە تێگەیات یعنی ڕەنی ئەگۆڕێت ڕەنی زەر دەکات و جاری باشە نەخۆشێت بۆ لای ئێماڵێ و دەرمانە ماوەتێت تەڵان کە دانەکانیشی زەرد بوو بە دەرمانی تایبەتی چ دانە شیرەکانیشی و چ دانە هەمیشەکانیشی دوایی یعنی مەدەل ئەمر بۆ شێمێنێتەوە و چارەسەریشی بڕا ناکەم بکرێت چونکە ئەو شتانە زۆر زەحمەتە. لە زڵمی ئەو دەرمانانی تر کە تەسیری خراپەکەن لەسەر دانەکان ئەو دەرمانانی کە بۆ تاو بۆ ئازار بەکارێن بە تایبەتی ئازار شکێنەکان ئەمانش بە هەمان شێوە دانەکان ڕووکاری دەرەوەی دانەکە ئەبات تێکیات و ئەو طبقەیەشی کە پێوە نەما تەوان وای لێت دانەکە زۆرتر معڕزە بێت بۆ کلۆربوون تەوان کلۆری دان یعنی عادەتەن یەکدان نییە دوانە و سیانە و چوارە و هەمووی ئەگرێتەوە لەگەڵ دانەکانی کلۆر بوو خراپ بوو بەداخەوە ئێمە ئێستا ئەمڕۆ زۆری بینین چونکە تەندروستی دان لە لای دایک و باوک ئێشتا بە تەواوەتی گەڵاڵە نەبووە لەبەرەوەی پێویستە بەڕاستی کە دانەکانیان هات مناڵەکان تەندروستی پارێزن. یەکێکی تریش لەو دەرمانانەی کە تەندروستی ناودەم خراپەکات بەکارهێنانی و دەرمانانەیە کە ڤیتامینات و ئاسنی تایە ئاسنەکەش بێتە هۆی تێکچوونی دانەکانیان کەمی بەعزێک لە ڤیتامینەکانیش هۆکاری خراپی دانە لێرە بە تایبەتی کەمی ڤیتامین دی کە دانەکانیان هەمووی تێکەیات و هەم شێوەکەشی ناشینە بێت و هەم کلۆریشە بن و زووتریشەکە. هاتینەوە خزمەتتان بۆمان باسکردن کە چوار هۆکار دانەکان کلۆرەکە کە بریتین لە بوونی بەکتریا یەکگرتنی لەگەڵ خواردنە لەسەر ڕووی ددان بە تێپەڕبوونی کات. پرسیارەکە هەموو تازان کە شیرینی بۆ دان خراپە بەڵام لەم دوو پرسیارە لەم بڕگای باز لە مەسەلەی شیرەکەین هەم شیری دایک و هەم شیری وکتوب بە دوو بڕگەی جیاواز. خات و دکتۆر شیری دایک سروشتیە بەڵام لە کۆلۆنزانستەکان دەڵێن لە سا 6 شیری دایک شەکری لاکتۆزە شەکری لاکتۆزی ژێکەلەوانی کە بەرپرسە لە کلۆرکردنی دان ئەکرێ شیری مەمکی دایک دانی مناڵ کلۆر بکە؟ بە دڵنیایی ئەکرێت لەبەرەوەی ئەویش بڕە شەکری تایە کەواتە سەرچاوەیەکی خۆراکی تایە بۆ بەکتریا کە ئەتوانێ وای لێ بکە بیترشێنێ و دانەکانی پێ کلۆرکە لەبەرەوە ئەمەش پەیوەستە بەوەی کە چەندێک مناڵەکە شیری دایکە خواواتە هەتا ڕێژەی شیر خواردنەکەی زۆرتر بێ و بۆ ماوەیەکی زیاتر لە 2 ساڵ یعنی بیخوات کە دانەکان هەمووی لە دەمیا هەیە کلۆری دانەکان چانسی ئەوەی هەیە کە زیاتر دروست بێ لەبەرەوەی کە سەرچاوەی خۆراکی بەردەستە بۆ بەکتریا کە بتوانێت ڕاستەوخۆ کلۆری دانەکانی لەسەر دروست بکە. باشە جا هەردایکێ شیری مەمکی خۆیان بە مناڵەکە دانی کلۆرە بێ؟
من پێتەڵم ینی بەپێی ئەو بڕێکە ئەیاتەوەتە ڕۆژانە بۆ نمونە مناڵی وا هەیە ئەڵێ کە ئەخەوێت ینی تا بەیانی جاری وا هەیە نیو سەعات چارەکێ 20 دقیقە ینی شیری دایکی لە دەمیاتی و شیرەکە ئەخواواتە بڕێژەی بەرکەوتنەکە زیاتر بێ بە دڵنیایی کلۆری دانەکەش زیاترە بێ واتە فەرقی ئەوەی کە هەنێ مناڵ دروستی ئەکا هەنێکی تر دروستی ناکە ئەوەیە کە ڕێکخراو نییە کاتی پێدانەکانی واتە هەتا جاری پێدانەکان زیاتر بکرێ چانسی کلۆربوونی دانەکانیشی زیاترە دەکرێت. باش ئەگەر دایکی حەزی کرد مناڵەکەی دانی کلۆر نەبێ و مامە شیری باتێ شیری قوتووی باتێ ئەتوانین بڵین ئەویان زیاتر دانەکان کلۆرەکە چکە ڕێژەیەکی زیاتر شەکریتیایە بێجگەلەوەی کە سوودیشی کەمترە بۆ مناڵەکە لە هەموو ڕوویەکەوە بۆیە ناتوانێت وەکو جێگرەوەیەک بۆ شیری خۆی دای بنێ بەڵام ئەتوانێت کاتێک کە شیری خۆی ئەیاتێ ڕێکی بخا بۆ نمونە کاتی پێدانەکانی کەم کاتەوە و لە دوای پێدانی شیر ئەتوانێت ئاوی باتێ یان دانەکانی بۆ بسڕێ ئەگەر زۆر مناڵ بوو و لە توای تەمەنی 1 ساڵی شەوەتوانێت دەست بکە بە شۆردنی دانەکان بە فەڵچە و معجونی تایبەتی کە بۆ مناڵ هەیە بە بڕێکی کەمی معجونەکە کە بەقەدەر دەنکە برنجێک لەسەر فڵچەکە دای بنێ و دانەکانی پێ بشا بۆی کە کلۆری دانەکانی کەم کاتەوە. باشە دایکەکە مەمکەکی خۆی بەڕێک بخە ئەگەر مەمە شیریە کە باشترە نەیاتی و گوتە خراپترە ئەگەر مەسەرەن دایکێک بێ هەر شیر با بە مناڵەکەی بەڵام بە کووب بیاتێ ئەکرێتەوان هەردان کلۆرەکە یان کەمتر کلۆریەکە طبعاً بۆ پێدانی شیر بە کووب ناتوانین لە تەمەنێکی زۆر مناڵیە ئەوە بەکاربێنی کاتێ مناڵەکەی تر وردە گەورە ئەبێ وردە ئەوانەی لێوەربگریتەوە بە کووب بییتێ بەڵام ئەتوانی کاتی شیر خواردنەکەی نەخەیتە شەوانەوە کە یەکسەر بە دوایە بخەوێ ئەتوانی بەیانیان نیۆڕوان هەر کاتێکی تر کە مناڵەکە بەهۆشە بۆی کە بتوانێت دوای ئەوە یادانەکانی بۆ بشۆی یا ئاوی بیتێ یان شتێکی تر بخوا کەوای لێ بکە لیکە ڕژێنەکانیشی زیابکە چکە لیک کاریگەریەکی گەورەی هەیە لە پاکردنەوەی دانەکانە ئێمە بۆ بەردەوام تەرکیز لەسەرەوەکەینەوە کە شیر لە کاتی خەوان نەخورێت لەبەرەوەی کە وەکو هەموو ئەندامێکی تر لیکە ڕژێنەکان دەرنادرێن لیک دەرنادا لەبەرەوە شۆردنەوەی دانەکان کەمترە بێتەوەتە کاریگەری ئەو شەکرەیە ئەو شیرە لەسەر دانەکان زیاترە بێ وەک لەو کاتانەی کە بەهۆشە و لە ڕۆژایە چکە ئەتوانێت خواردنی تر وەربگرێ و لیکە ڕژێنەکانی ژێرمەتی بن لە پاکردنەوەی دانەکانیە. لەو بابەتی کە دکتۆر باسی کرد بۆتان زۆر تاکید و تەرکیزی لەسەرەوە بوو کە شەوان لە مناڵ مەخەنە جێگاوا بە مەمکە شوشەوە هەندە دایکێ شەوان کە ئاخەوێت مەمکی خۆێنێتە دەرەوە هەتا بەانی مەمکی لە دەوی مناڵەکە هەبێ وەک دکتۆر سۆنیا وتیم کارە خراپترین کارە لەبەرەوەی کە ددانەکانی مناڵەکانتانە داهاتوە کلۆرەکە وەک ئەو باسی کە لە دوای 2 ساڵیەوە ئیتر مناڵ ئەوەندە پێویستی بە شیر نامێنێ پسپۆڕانی خۆراکیش قسەی خۆیان هەیە لەسەر شیر و سەرچاوەکانی تری کالیسیۆم بنەری پسپۆڕێکی خۆراکە بین و دوای ئەوە ئەگەڕێنەوە خزمەتان بۆ 2 پرسیاری کۆتایی لە دکتۆر سۆنیا لەگەڵمان. یەکێ لە پێداویستەکانی گەشەی مناڵ بۆ بەتایبەتی گەشەی ئەسخان و دانەکانی لەگەڵ گرنگەکانی بۆ ماچووکەکانی دڵ و بۆ خوێنمەی بریتە لە مادەی کالیسیۆم وەکو زۆربەی هاوڵاتیان ڕەنگە تەنیا سەرچاوی سەرەکی بۆ مادەی کالیسیۆم بە شیر بزانن شیر و بەرهەمەکانی بەتایبەتی شیر دواتر بەرهەمەکانی بەڵام لە یادمان نەچێنی ئێمە زۆر خۆراکی ترمان هەیە کە دەوڵەمەندە بە کالیسیۆم کە گرنگترینیان بریتین لە سەوزە گەڵاتۆخەکانی وەکو سپێناخ و برۆکلی و قەرنابیت و کەلەژم لە هەمان کاتە پاق لە بەنەکانی وەکو نیسک و نۆک بەڵام بەڕێژەیەکی کەمتر لە ماسیە بەتایبەتی ماسی سەرمون و سەردین برجێکی زۆریتی هەیە ئەوەی کە من سەرنجەماوە هاوڵاتیان زۆربەی کات بۆ کالیسیۆم تەنیا بەنابەنە بەر خواردنەوەی شیر بەتایبەتی لە مناڵە خواردنی مناڵ دیانی بەس وەڕمکردنەوەیە کە پێویستە هەموو دایک و باوکێک بیزانێت شیری دایەک دای هەمووان زانراوە کە سوودی ینی باشترین سەرچاوی خۆراکە بۆ مناڵ پێویستە تا 4 مانگ بۆ 6 مانگ بە شیری بدرێتێ بەپێی بە سیستمی خۆراکی بەریتانیا لە ئەمریکا زووتر لە 4 مانگەوە دەست پێەکەن ئەوان لە 6 مانگا دەست پێەکەن بەڵام مەبەستمەوەی شیری یەکەم شیری دایک بێ ئەگەر مەگەر ئەو دایکە ناتوانێت شیرەکەی بات بێ لەبەر هۆکارێکی پزیشکی کە ڕێگەی گر بێ لەوەی
کە شیرەکە بابەت مناڵەکەی ئەگەر ئەمە شیری دایکەکەی بدرێتێ دواتر کە فێری خواردن کرا ینی هەوڵ بین شیری دایکەکەی بدرێتێ بەڵام بەرەبەرە ئێتی شۆربای بدرێتێ ئاویمێ بدرێتێ هێواشیواش بە پێی مانگەکان سیریلاکی بدرێتێ ئەمانی شەر دەوڵەمەندن و تاواکەری خۆراکی تایە کە بریتێ لە کالیسیۆم و لەگەڵ ئەو پێداویستیانەی ترکە بۆ مناڵەکە گەشەی مناڵەکە گرنگە لە دوای یەک ساڵەوە دروست ئەوەیە کە مناڵەکە سێ ژەمنان بخوا شیر ڕۆژی سێ جار بیدرێتێ لە بینی ژەمەکانە دیارەمە بەسم شیرەگە شیری دایکیش بێ تەنانە شیری قوتور لە ڕێگەی مەمکەوە ئەوە بڵێن ئەوێ بکرێ بە سێ جار و ژمارەکە کەم بکرێتەوە بۆی مناڵەکەمان ئامادەکەین کە بوو بە 2 ساڵ شیرەکەی لێ ببڕێتەوە هەردوو جۆرەکەی بەڵام چونکە لە دوای تەمەنی یەک ساڵەوە شیر تەنیا لە ساڵ 20 بۆ 23 پێداویستی مناڵەکە دابینەکە ئەوەی کە من سەرنجەماوە زۆربەی دایک و باوکانەکەونە ئەو هەڵەیەوە کە هەڵێن ئێمە شیرەکەی ئێنێ لەبەرەوەی مناڵەکەمان کەم خۆری هیچ نەبێ باش شیرەکە بخۆیان کروتەنێڵە با لە برسانە برێ ڕاستە لە برسانە برێ بەس گەشەی تەواو نییە و درەنگتر فێری خواردنە بێ دوایی لێبڕینەوەی شیرەکە زۆر سەختترە لە دوای 2 ساڵ بێگومان لە هەموو کەسێ زانراوە شیری دایکە بێ ببڕێتەوە بە شیری قوتوش نابێ بەمەمە بدرێ بە پێی ئەکادیمیای ئەمریکی بۆ زانستی مناڵان پزیشکی مناڵان و بە پێی زانکۆی ئەمریکا بۆ زانستی خۆراک هەردووکیان کۆکن لەسەر ئەوەی دوای 2 ساڵ نابێ بەمەمە بیدرێتێ لەبەر کۆمەڵە هۆکارێک یەکێکیان لەوەی ئەگە شیری بدرێتێ بەمەمەک هۆکارێکی سەرەکیە بۆ کلۆربوونی دارەکان و خوار و خێجبوونی دانەکە ڕەنگە ئەوە کلۆر بێت و بکەوێت بە زواتی شوێنەکەی خوار و خێجی بێت و ڕێکردنەوەی کاتێکی زۆر پێچێ ئەمە خاڵێکیان دومیان لەبێت ئەوەی کەمی ئیشتیا مناڵەکە تا شیر بخوات نان ناخوات هەندێک دایک و باوگەڵی ئەمە بە شەوانە هێنێ بەس بەیانی مناڵەکە گەدەشتیە ترشێ چکە ئەو کاتێک ئەوان باسیەکانەکە بکەوێتە نیوەی شەو ئەوانە ئەو کاتە مناڵەکە نان ناخوا بەیانی خاڵێکی تر ئەوەیە زیاتر مناڵەکە دواتریش زۆر ئالوتە ئەبێ بە دایکەکەەوە کەمتر سەرنجراوە زۆربەی تۆژینەوەکان ئەو مناڵانەی کە دوای 2 ساڵ شیریان بەمەمە بدرێتێ تۆزێ دوورە پەرێز ئەبن لایەنی دەرونیان تاو نابێت کێشیان بۆ دروست دەبێت کاتێ چنە باخچەوە ئەمانە چکە پێشتر زۆر وەکو پەیوەندیان تەنیا زۆر پێیوەستن بە دایکەکە و ئەتیمادی تەواویان لەسەر دایکەکە بۆ خۆراکەکە خاڵێکەیە کە زۆر گرنگە ینی بەدەر ئێمە بێگومان جاران ئەوترا خواردنەوەی پەرداخێک شیر یاخۆی کوپێک لە شیر ئەتپارێزێ لە نەخۆشی جونگەکان و لە ئێسقان بەڵام ڕاستەکە ئەمە ئێستا ئەم زانیاریە وەکو جاران ڕاست نییە چکە ئەو زانیاریە بۆ سەردەمێک ڕاست بووە کە شێواز و ستایلیشی یان جۆری خۆراک جوڵە کاتی خەوتن چوونە بەرخۆر ئەمانە تەواو جیاوازە لەگەڵ ئەم ژیانە سەردەمەی کە زۆرینەی خەڵکی کوردستان تیاژین و لە هەموو وڵاتانە بۆ باسی کالیسیۆم کەوتم کەمی کالیسیۆم بێگومان نیشانەکانی زۆر ڕەنگە پێشتر باس کرابێ لەوانە درەنگ کاتنی دان خواردبوونی ئێسقانەکانی ئێسکە نەرمە زوو کلۆربوونی دانەکانی کەمبوونەوەی تەرکیز کورتە باڵایی یەکێکە لەو کێشانەی کە لە ئەنجامی کەمی کالیسیۆمەوە دەرەبینێ بەڵام ئێمە کە باسی کالیسیۆمان کرد لە یادمان نەچێ ئەگەر چەند کالیسیۆم خۆی ئەگە ڤیتامین دیت کەم بێ سوود لە کالیسیۆمەکە وەرناگری سەرچاوی سەرەکی بۆ ڤیتامین دی بریتێ لە چشتی خۆر یاخۆ شیرێک ئەگەر هەندێک تەواوکەری خۆراکیوان هەیە کە دەوڵمەند کراوە بە مادەی ڤیتامین دی بەڵام لە شیرەکەشە بڕێکی ئەوەنە پێویست وەرناگرێت ئەو مناڵە بۆیە مناڵان ئەوانەی کە شیری دایگە خۆن ئەبێ لە یادمان نەچێ ڕۆژانە قەترەیان پێ بدرێت لە ئەمریکا تا 3 ساڵە یەن بەس لای خۆمان لە سەر و 1 ساڵەوە مناڵەکە ئەبێ ببرێتە بە تیشتی خۆر زۆربەی تۆژینەوەکان کۆکن ناوچەکانی وەکو کوردستان کە بەشێکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست باشترین و گونجاوترین کات بریتە لە 9 بەیانی بۆ 3 عەسر لە ئەم وەرزانەی کە مەبەسم لە ناوەڕاستی پاییستا وەکو ناوەڕاستی بار کە وەرزەکە ساردە و کەشەکە ساردە 2 سەعات یاخۆ زیاترە چکە هەندێک ڕۆژمان هەیە هەتاومان نییە جلیە سوورمان لەبەرە لە هاوین و لە بیانی ئەو وەرزانەی کە گەرمە سەعاتێک یاخۆ زیاتر چکە ئێمە ناتوانین وەکو بڵێن لە ڕۆژاوە جلێکی هینمان لە بەرابێ بەس بە قەراغ بە دەریاوە تۆ جلێکی تەنکرد لە بەرابێ هەروەکو کاتی خۆی ینی جێکی کراسێکی لە بەرا بۆ لەگە پانتۆڵێک بەس ماوەی سەعاتێک لە بینینەوە بۆ دە بۆ هاوین کاتێکی گونجاوە هەرچەنە سوودی چیشی خۆر بۆ مناڵ زۆر بۆ گەورە زۆر گرنگە بۆ ڕێکبوونەوەی خەو سەبارەت بە کالیسیۆمەوە پێداویستی مناڵ تاوکو 6 مانگ ڕۆژانە نزیکەی 300 میلیگرامە لە 6 مانگەوە تاوکو نزیکەی 3 ساڵ ڕۆژی 400 گرامە دواتر زیاد ئەکات لە بینی 4 ساڵەوە بۆ 12 ساڵ ئەبێ لانی کەم نزیکە بێتەوە لە 600 بۆ 1200 بە پێی گەشەی ئەو مناڵەکە بەس توێژینەوەکان کۆکن لەو تەمەنەیە ئەبێ 1200 وەرگێت لە دوای ئەوەوە
بۆ تەمەنێکی ئەوانەی کە پێشکەوتوین ئەمە ڕۆژانە 1000 میلیگراممان بەس کە چیتە ساڵەوە لەبەر ئەوەی کە ئێسکەکان نەرمە بێتەوە بڕێکی زیاتر وەرەگرێ هۆکارێکی تریش هەیە ینی یەکێ لە سەرچاوەکان کە لە یادم چوو ئاماژەی بم بریتە لە هێرکەش لە هەمان کاتە دەوڵەمەندە بە مادەی کالیسیۆم ئێمە گەر هات و پاسی ئەو مناڵەمان کرد و زانیمان کالیسیۆمان کەمە ڕەنگە لە ڕێگەی تەواوکەری خۆراکی لە ڕێگەی شروع یاخود هەندێ ئەوەی کە جیلی بۆن ئەومانە بۆ ماوەیەکی کاتی بدرێتێ بەڵام وەکو هەموو کێشەیەکی تەندروستی پێویستە هۆکارەکەی دیاری بکرێ مناڵە بۆچی کالیسیۆمی کەمە ئایا کالیسیۆمەکە سەرچاوی بەدخۆراشیە یان سوود لە کالیسیۆم وەرناگرێ لە یادمان نەچی ئەگەر هاتووە ئەو مناڵە کێشەی هەبوو لە غودەکانی تەنیشتی غودەی دەرەقی کە پێوتە پاراتایرۆید تەنکەمانە کالیسیۆمیان کەمێ سوودی نەبێت بۆیە ئەبێ ئەم هۆکارە تهدید بکرێ بۆی کە ئەگەر بتوانین چارەسەری بکەین ئەگەر چارەسەر نەکرا بەوە ڕەنگە بە بەردەوامی ماوە چارەسەری وەربگرێت کالیسیۆمی بتە پێدرێتێ لەگەڵ تەواوکەری خۆراکی خاڵێکی تر کە زۆر گرنگە ینی پەیوەست لە ئەوە ینی خۆراک بەشێکی گرنگە لە پاراستنی تەندروستی مناڵەکە لە هەموو گەشەی هەموو مناڵەکە دانی بێت ئێسخانی بێت گەشەی مێشکی بێ ئەمانە بەڵام لە یادمان نەچێ خۆراک بەشێکە لە سایلی ژیان سایلی ژیان بریتە لە کاتەکانی خەوتن بەیانیان هەسێ نان بخوا بە تایبەتی لە ڕۆژی پشوەکانە کاتێکی باشە مناڵەکە سێشەمەکە نان بخوا نەک درەنگ خەبەر بکرێتەوە درەنگ کەسی ئەو ڕۆژانی داوامی شێنانی پێ ناقرێت تا بتوانین دووریان کەینەوە لە خواردنی ئامادەکراو لە خواردنەوەی جبس و ساردی ئەمانە چکە ڕەنگە قەدەغەکردنی خاڵێکی زۆر باش بێ بەس ڕەنگە ئەمالی ئەمە شتێکی ئەستەم بێ لە وڵاتێکە کە زۆربەی بۆ مناڵەکەی بکرێت کەم بکرێتەوە سێ جار نیوی پێبسترێ بێگومان لە یادیشمان نەچیانی خواردنی بڕێکی زۆر لە میوە و لە سەوزەکان کە دەوڵەمەندن بە هەم کالیسیۆمیان تایە بەڵام لە هەمان کاتە مەگنیسیۆمیان تایە مەگنیسیۆم زۆر گرنگە بۆ تەندروستی ئێسک و بۆ تەندروستی دانەکان ینی بەس کالیسیۆم بەتەنیا گرنگ نییە ئێمە مەگنیسیۆمیشمانە ئێمە فۆسفۆریشمانەوێ مەنگەنیزیشمانەوێ ئەمانە زۆر بەشیان لە سەوزە و میوانەکان دەوڵەمەند و یارمەتی خێرا هەڵمەژین و زوینیانەیەن پێی وای تەندروستی و دەرساغی بۆ هەموو لایەن. بەردەوامین لەگەڵتانە دەربارەی هۆکارەکانی کلۆربوونی ددانی مناڵان کە دووبارە بۆتان باسەکەینەوە کە یەکگرتنی بەکتریا لەسەر ڕووی ددان بەبوونی خواردن و بە تێپەڕبوونی کات ددانەکانی مناڵ کلۆرەکە خواردن دەکرێت شیری دایک بێگە شۆتابانە دەمی مناڵەکەیا بێ و شیری قوت و خراپتریشە لە شیر دایکە بەمەم کە شوشە بیدەی بە مناڵەکان و لە خراپترین جۆری خواردنەکان بریتە لە خواردنەوەی گازی ساردی نقڵ شەکری کڵۆ مژمژەیان مەساسە. خاتو دکتۆر سەرباری ئەو شتە خراپانی کە هەیە باشترین کار لە ڕووی زانستی و هەردووکمان دەزانین کە شوشتنی ددانی مناڵانە جارانە وترادانەکەی بۆ بسڕایە ساڵ زەمە شتەکەمتر بۆتەوە و زیاتر تاکی دەکرێتەوە لەسەر بەکارهێنانی فڵچە و هەویریدان بۆ شوشتنی دانی مناڵان دایک و باوک لەکەیەوە دەست پێ بکەن بە شوشتنی دانی مناڵان. بەڵێ خۆی مەسلەی سڕینی دانی مناڵەکان ئەوە ئەتوانرێت بەکاربێنێ بۆ تەمەنی پێش 1 ساڵی واتە کە ژمارەی دانەکان زۆر کەمە تۆ لەو کاتەیە ئەگەر فلۆراید بەردانەکان نەکەوێت توانی بە شێوەیەکی میکانیکی ئەو مادانەی کە کەڵەکە ئەبێ لە سەردانەکە لایبەری سڕینەکە ینی تەنها گرنگیەکەی لەوەیە بۆی کە لایبەری نێڵی کلۆری دەست پێ بکە لە دوای تەمەنی 1 ساڵیەوە بە دڵنیایی ئەتوانی فڵچە و هەویری دانی تایبەت بۆ مناڵان بەکاربێنی بەڵام هەویرەکە بێ بە بڕێکی کەم بێ بۆ خوارد تەمەنی 3 ساڵ ئەتوانی دەست پێ بکەیت لە دەنکە برنجێکەوە تاوای لێ بەقەدەر قەبارەی نینۆکی پەنجەتوتەی خۆی یان بڵین بە قەدەر قەبارەی بازێلیایەک ئەخەیتە سەر فڵچەی دانەکە بۆی دانەکانی پێبشۆی واتە لە 1 ساڵی کە دەست پێەکەی قەبارەیەکی بچووکتر دائنەی کە گەورەترە بێ وردە زیادەکەی تا ئەگاتە قەبارەی دەنکە بازێلیایەک بۆی کە دانەکانی بشۆیت و فلۆرایدی پێویستیش بێ بە ڕووی دانەکان هەتا وای لێنێ دانەکان کون بێ و کلۆر بێت چکە هەمومان نەزانین کە دوای کلۆربوونی دانەکان ئەگەر ڕۆژانە 20 جاریش بیشۆی ناتوانانی ئەوە ساڕش بکەیتەوە ئەبێت چارەسەری دانی بۆ بکرێ بەڵام وەکو پارێزیەک ئەتوانی پێش کلۆربوون بە شێوەیەکی میکانیکی بە فڵچەکە بەکتریاکان لابەری یا ئەو خواردنەی کەڵەکە بێرە سەردانەکان و دواتریش فلۆرای دەخەیتەوە سەردانەکە بۆی کە ئەو بەشانەی کە زەرەری پێگەیشتووە بتوانێت چاکی بکە و ساڕێژی بکە پێشەوەی کلۆر بێ. باشە بۆ هەندێک نەخۆشی تری درێژخایەن نەگوازراوە بۆ نەخۆشی شەکرە فەحسی خوێن هەیە خەڵک بەزانە شەکرەی هەیە یانیەتی لە
بەرزەفشاری خوێنە یانەوەی کە خەڵک پێڵە زەخت ئامێرەگەیەکێ بەخۆتە و ڕاستی زەختەکەت بۆ ئۆکرێ لە کلۆربوونی دانە لەوەرێم نەخۆشیە زۆرجار بە چاو ناتوانانی بیبینیت پزیشکیدان جگە لە پشکنین بە چاوی ڕوت چیتری هەیە چ جۆرە فەحسێکەیە کە خەڵک ناتوانێت بیکات و دکتۆر هەیبێ خۆی لە ڕاستیە کلۆربوونی دانەکان ناتوانانی بە هۆکارێکی تر بزانی گەجگە لە بینین واتە پێشبینیکردن بۆی ئەمە شتێکی تۆزێ ئاستەمە هەنێ دەرمان هەیە کە دائەنرێ لە سەردانەکان بۆ نمونە ڕەنگی دانەکە ئەگۆڕێت ئەمە شوای دەیەکا کلۆریەکان ئاشکراتر دەربکەون یان دیارتر دەربکەون و زایدەن ئەوەی کە جۆرێک ڕووناکی هەیە کە ئەمیژە ئەتوانرێت لای پزیشکەکان بەکاربێنرێ بۆ دەرخستنی کلۆریەکان بەڵام لەو کاتانە کلۆریەکان خۆی هەیە بوونی هەیە بەڵام وەکو ئەوەی کە پێشبینی بکەین بڵێن ئەم مناڵە بۆ نمونە لە تەمەنی 2 ساڵیە کلۆری بۆ دروزە بێت لە داهاتووە یان نا ئەوە تا ئێستا ینی لێکۆڵینەوەکان نەگەیشتونەتە ئەوەی کە ڕێگایەکی گونجاو بدۆزنەوە بۆ ئەوەی ئەو مناڵانە دەستنیشان بکە کە کلۆری دانیان زیاتر تووشی کلۆری دانە بن بەڵام ئەتوانین بە هۆکارەکانی چواردەور بۆ نمونە پرسیارکردن لە دایک و باوکەکە کە ئایا تا چەندێک کلۆریان هەیە تا چەندێک چارەسەری دانەکەن چەندێک بە دوچوونەکەن بۆ چارەسەرکردنی دانەکانەوەتە سەردانکردنی پزیشک بە ڕێکوپێکی بۆی کە ڕێژەی بەکتریا لەوان کەم بێتەوە کەواتە بۆ مناڵەکەش ڕێژەیەکی کەمتر بەکتریا وەرەگرێ ئەمەژە بێتە هۆی ئەوەی کە کەمتر کلۆری تیا دروست ببێت ئەی بۆ مەسەلەی تیشک توانیشی ئابکاربێنی بە تایبەتی لە 4 ساڵ و بەرەو سەرەوەیە ئەگەر بڵێ لەو کاتانەی کە مناڵەکە خۆی ئەتوانێت بوەستێت و ینی بتوانین تیشکی بۆ وەربگری ئەتوانی بەڵام لەو تەمەنانەی کە مناڵە بە دڵنیایی ناتوانانی چکە مناڵەکە ڕێگە ناداکە ئەو جۆرە پشکنینانەی بۆ بکرێ باشە چا جۆرەکانی تیشکیدان چین و چۆن دەکرێت سوودیان لێ وەربگیرەوە لە چ تەمەنێکەوە بەتەبەتی و خات و دکتۆر سۆنیا ئاماژەی پێدا لەسەر و تەمەنی 4 ساڵیە لە تەمەنی کە ڕێگەتەدا کە تیشکەکەی بۆ بگریت بەڕێز دکتۆر ئاکۆ عومەر پزیشکی پسپۆڕی تیشکی دەم و شەویلگە و ڕوا ئەو بۆتان باسەکات کە جۆرەکانی تیشک چین بۆ دەستنیشانکردنی کلۆری دان لە مناڵانە و لە کێوە دەتوانین دەست پێ بکەین پاش ئەو دەگەڕێمەوە خزمەتان بۆ کۆتایهێنان بە بەرنامەکە و باسکردن لە شێوازی زانستی شوشتنی دانەکان و ئەو فلۆرایدی کە دەکرێت دکتۆری دابیدا لە دانەکانی مناڵەکانتان لەگەڵام. تیشکی ددان هۆکارێکە بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی ناودەم و زۆر بە تایبەتی کلۆری ددان کە لە بینی ددانەکانە دروستە بێ ئێمە بە چاو ناتوانین بیبینین یاخود ئەو کلۆریانی پێش ئەوەی دانەکە چاڵ بکات بە چاو نابینرێت لە بینی ددانەکان ئەمانە بە تیشکی ددان چەند جۆرێکی تووشی ددانمان هەیە لە مناڵیش و لە گەورەش بەکاردێت ئەتوانم بڵێم تیشکی دیدان بڕبڕی پشتی دەستنیشانکردنی هەموو حاڵەتانەیە کە لە دەموددانە دروست ئەبێ و ناتوانین بە چاو ببینین پێویستەکە تیشکی بۆ بگرین چەند جۆرێکمان هەیە ئەوەی کە زۆر بەکاردێت کە ئامێری تیشکی بچووکە پێری ئەپیکەڵ ڕادیۆگرافی پێڵین ئەمە وەکو حەجم بۆ مناڵیش دانراوە بۆ گەورەش ئەویش بە چەند تەکنیکێک ئەگیرێت ئێمە لە مناڵە یعنی وا نەسیحەتی دایک و باوکەکەین کە لە تەمەنی 4 ساڵ بەرەوسەر لانی کەم ساڵی جارێک ئەگەر 2 جار بێ باشترە لە ڕێگەی تیشکەوە پشکنین بۆ دەمودانی مناڵەکان بکرێت بۆ ئەوەی بزانین ئایا ددانەکانیان لە بینەکانی کلۆر بووە یاخود نا یان ئەگەر ئازارێکی هەبێ ناڕەحەتی شێبێ مناڵەکە جاری وایە خۆی بۆی دەستنیشان ناکرێت کامدانەیە یان جاری وایە لە گەورەشە بۆ جیا ناکرێتەوە کامدانێ بەڵام لە ڕێگەی تیشکەوە زۆر بە ئاسانی ئەتوانین بزانین کامدانەیە کە بۆتە هۆکاری ئازارەکە ئەمە یەکێک لە جۆرەکان جۆرێکی ترمانەیە کە تیشکی پانۆرامیکی پێوترێ ئەمە هەموو ددانەکان دەرەچێت ددانی سەرەوە و خوارە و شەویلگەکان دەرەچێت ئەمە ئەتوانین دراسی چۆن دەرهاتنی ددانەکانی ئەو مناڵە بکەین کە ئەڵێن لە 4 ساڵیش دەست پێ بکە عادەتەن لە ژێرەوە دانە هەمیشەیەکانی دەستیان کرۆ بە دروست بوون شوێنەکانی ئەتوانین دەستنیشان بکەین بەڕێزان دکتۆرەکانی ڕاستکردنەوە زۆر بەکاری دێنن بۆ ئەوەی دراسی ئەو وەختە بکەن کە ددانەکانی بە پێی وەختە ئەسڵیەکی خۆی کە بۆی دانراوە دەربێت ئایا پێش بکەوێت یان دوا بکەوێت سەیری ڕێجی ددانە شیریەکان بکەن لە ڕێگەی ئەمەوە
وەختەکە دەستنیشان بکەن ئایا ئەم مناڵە لە پاشە ڕۆژە پێویستی بەدان ڕاستکردنەوە ئەبێ یاننا. جۆری یەکترمان هەیە کە لەسەر لا ئەگیرێت تیشکی سیفالۆمەتریکی پێڵین، ئەمەش زیاتر لە ددان ڕاستکردنەوە بەکاردێ، ئەویش بەکاردێ لە مناڵە. و دوجۆریش تیشکی CBCTە کە تیشکی سێدووریە، ئەمەش لە چەند حاڵەتێک بەکاردێت. ئەو مناڵانی کە لە دایک ئەبن کە با بڵین شەویلگەی سەرەوەیان یاخود مەڵاشویان پێکەوە نەنووساوە لە تەمەنێکە کە دەست ئەکرێ بە چارەسەربووی پێویستمان بەم تیشکە ئەبێ. هەندێک مناڵ کە دان ڕاستکردنەوەی بۆ ئەکەن کە هەندێک لە ددانەکانی لە ناو شەویلگە ئەمێنێتەوە لە ناو ئێسقانەکە، ئێمە پێویستمان بەم تیشکی سێدووریە ئەبێت بۆ ئەوەی دەستنیشانی بکەین ددانەکە لەکوێیە و علاقەشی لەگەڵ ڕێجی دانەکانی تر چۆنیە بۆی بتوانین بە باشترین شێوە چارەسەری بۆ بکەین. و بەنسبەت ئەو زیانەی کە تیشکی X بە مرۆڤی ئەگەیەنێ، حەزەکەم ڕوونکردنەوەیەک لەسەر ئەوە بم کە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە ڕۆژانە تیشکمان بەرەکەوێت لە زەویەوە لە خۆرەوە یاخود لەو بەرگەی کە بە دەوری زەویایە ڕۆژانە هەمومان بڕێکی کەم تیشکی Xمان بەرەکەوێت. ئەو تیشکەی کە بۆ مناڵ بەکاردێت با بڵین بۆ بینی ددانەکانی پێدەستنیشانەکەین، ئەگەر سێتێک لەم تیشکە بەکاربێنین، یعنی لە 5 بۆ 10 جار لە عینی سەردانە بیکەین، ئێشتا کەمترە لەو تیشکی کە لە ژیانی ڕۆژانی ئەو مناڵە لە یەک ڕۆژە بەریەکەوێت. طبعاً ئێمە بۆ ئەمە ئەگەڕێینەوە سەر ئەو بە دوواداچوونە زانستیانی لە وڵاتە پێشکەوتوەکان کراوە. لە ئەمریکا ئەمریکان ئەکادمی ئۆف رادیۆلۆجی هەیە، یعنی ئەکادمی تیشکزانەکانی ئەمریکا، وایان داناوە کە مرۆڤێک لە هەموو تەمەنیا 100 میلیسیڤرت تیشکی Xی بەرکەوێ ئاساییە، هەتاکو 100 میلیسیڤرت. ئەم 100 میلیسیڤرتە کە ئەکاتە 10,000 تیشکی سنگ کە یەک جار تیشکی سنگ ئەگرێت چەندێک تیشکی بەرەکەوێ لە هەموو ژیانە تا 10,000 جار ئەتوانێت وەریگرێ بەبێ ئەوەی زیان یعنی بچێتە ئەو لیمیتەی کە زیانی پێبەخشێ. اینجا ئەمەش مەحاڵە کەسێک بگاتە ئەوە، یاخود بە 25 سیتیسکانی ناوسک تەخمین کراوە کە ئاگاتە ئەوەنە. حەزەکەم بەراوردێک لە بینی تیشکی سنگ و تیشکی دەموددانە بکەم. تیشکی سنگ 0.1 میلیسیڤرتە، یعنی بە 100 تیشکی سنگ اینجا ئەکەینە 1 میلیسیڤرت. ئێمە وتمان 100 میلیسیڤرت ئاساییە، بەڵام تیشکی دان تیشکەکەی ئەمەنە کەمە بە میلیسیڤەر ناپێورێ، بە نانۆسیڤەرتە پێورێ کە هەر میلیسیڤەرتێک 10,000 نانۆسیڤەرتە. کەواتە ئەگەر ئێمە بین ئەم بەراوردە بکەین ئەتوانم بڵێم 25 تیشکیدان لەم جۆرە بچووکە یەکسانە بە یەک تیشکی سنگ کە بۆ کەسێکی گەورە ئەیگیرێت. و بە تایبەت ئەم مامێرە تازانە کە دیجیتەڵە هەموو کۆمپانیا گەورەکانی جیهان تەرکیزیان لەسەر ئەوەیە کە تیشکەکە کەم بکەنەوە. لە چاو ئەوەی جارانە کە بە فیلم بەکار هات لە 180 تیشکەکەی کەم کراوەتەوە. ئەوەی کە گرنگە لە پاراستنی دەمودانی مناڵە ئەمە کاکە پاشا خۆشە دانچاکردن زۆر باشە. ئەوەی کە گرنگە لە پاراستنی دەمودانی مناڵە بریتە لە ڕۆژانە دووجار شوشنیدان، کەڵین ڕۆژانە دووجار شەوان پێش نووسن و بە ڕۆژ جارێک ئەکرێ بەیانیان پێش نانخواردن یان دوای نانخواردن بێ. فڵچەکە پێش ئەوە بە ئاو تەڕەکەیت، پێویست ناکە دەستکێشە دەستکێ بۆ ئەم دەستکێشمە دەست نەکردو بەس دەستم شتوڵتەوە. بڕی ئەو هەویری کە بەکارەهێنرێ، ئەمە بۆ هەموو تەمانەکان بۆتان باسەکەم. بڕی هەویری کە بەکارهێنین کە یخینە سەر فڵچەکە ئەگەر مناڵەکە تەمەنی سەر و 3 ساڵ بێ وەکو کاک پاشا کە 6 ساڵە ئەوە بەقردن کە بە زالیایە بەکارهێنین. ئەگەر مناڵەکە خوارد 3 ساڵ بێ هەتا وەکو 2 ساڵ بەقردن کە نیسکێ بەکارهێنین، خواردتر لە 2 ساڵ بەقەر برنجێ بەکارهێنین. لەکەوێ دەسەکەین بە شوشنیدانی مناڵ لەگەڵ دەرچوون یەکەم دارە وەرەما بە پاشا. ئەم کەڤەرە بۆ باشەکە فڵچەکە پیسی کۆنەکاتەوە دەم کڕمامە. یەکەم شت هەویرەکە بەم شێوێ لەسەردانی مناڵەکە بڵاوەکەینەوە کە بڵاومان کردەوە دانەکانی خوارەوە کە ئەشوین پێویستە سەری فڵچەکە بە حاڵ بڕواتە ژێر پووکی مناڵەکەەوە لە خوارەوە بەرەو سەرەوە نیو بازنە دروستەکەم
دیوی دەرەوەم تەواو کرد اینجا دیوی ناوە ئەشۆم دوای ئەوە دانەکانی سەرەوە بە هەمان دەستور ئەشۆم پێویستە کە دانی مناڵ ئەشۆی چاوت لە پووکی بێ ئەگەر بەم شێوە ڕوبەڕووی بینیت باشە نایبینیت ئەتوانی چی بکەیت مناڵەکە بینی پشتی بکەیتە خۆت هەڵسیتە سەر پێ کە هەڵسیتە سەر پێ لەم هەڵسانە سەر پێ ئەمەش دیسانەوە سوودەکەی چییە؟ دیسانەوە دانەکانی مناڵەکە پووکیە بینیت بەم شێوەیە ئەتوانیت بەم شێوەیە بێ ئەشتوانی لە بەردەم ئاوێنەیە بووی بشە بووی مناڵەکە چاوی لە خۆی بێ لەکەیەوە دەسەکەین بە شوشنی دانی مناڵ لەگەڵ دەرچوون یەکەم دانە پاشەوەی کە دەمودانشتەکەمان تەواو کرد پاشاگیان تفکەرەوە ئێرە بەم شێوەیە پەرداخێکی سەفەریمان پێ بێ مناڵەکە بەس تفی تێکاتەوە ئاو لە دەمی وەرناین لەبەرەوەی ئاوکردن بە دانی مناڵە ئەو فلۆرایدا ئاشواتەوە کە گرنگە بۆ پاراستنی دانەکان تەنها ئەو هەویرە زیادەی کە هەیە ئەتوانین بە پارچەیە کلێنس بیسڕین پاشاوە لە دەمی مناڵەکە وەرناوە گوتمان شەوان پێشخەوتن بەیانان دوای نانی بەیانی یان پێش نانیش بێ بە ڕۆژ جارێک دانی مناڵەکانمان نەشوێ من مناڵەکانی خۆم دوو مناڵم هەیە لەگەڵ دەرچوون یەکەم دانە دەستم کردو بە شوشتنی ددانەکانیان کێسە لە هەندێک لە وێنەکانە ئەیبینن بیرتان بێ ئەوەی کە بەکتریای گەورە ئەیدا بە مناڵ لە ڕێگەی ماچکردنەوەیە کە مناڵەکانتان ماچەکەن یاخود ناوچەوانی ماچکەن یان کە ڕوومەتی ماچەکەن بەم شێوەیە ڕوومەت لێو منێ بە ڕوومەتی مناڵەکەتەوە دەم منێوە دەمی مناڵەکە بۆ ماچکردن جگەلەوە تۆ کە دەستی مناڵ ماچەکەی بەکتریاکە ئەگوازرێتەوە بۆ مناڵەکە لە گەورەکەوە بیرتان بێ خواردنەوەی گازی و نقل و شەکری کڵۆ مەساسە خراپترین شتە بدەن بە مناڵەکانتان ئەڵقەی داهاتووی چارە تایبەتە بێت بە پەتای وەرزی و سەرمابوون هەتاو کاتە لەگەڵ کاکە پاشایە ئومێدی کامەرایتان بۆ خوازین هیواداری پێویستان بە دکتۆر و خەستەخانە و دەرمان نەبێ هایفایڤێکی مامە بای بای کژە بینەرەکان مام بکە شەوتان شاد خواتان لەگەڵ خواحافیز